ئازیزان سڵاتان لەبێت پرۆگرامی ئەم جاری بەرەو هەڵبژاردن لەگەڵ داناشەی جەزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەبێت. بینەری پرۆگرامی ئەمڕۆمان من گفتوگۆ دەکەین لەبارەی بانگەشەی هەڵبژاردنەکان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو یاسایانەی کە لە نێو پارلەمانی عێراقدا هەیە. بینەری پرۆگرامەکە بن. کاک دانا زۆر بەخێر بیت. سواز بۆم دەرفەتت. زۆر سپاس زریان خان، ڕێزم بۆ جەنابەت و ڕێزم بۆ بینەرانی کەناڵی سلێمانی. زۆر سپاس. کاک دانا دەمێلەوە دەست پێ بکەم. تا چەند گرنگە سنگ و قورسایی کورد لە بەغداد بەهێز بێت و ئەو بەهێزیە کە کورد هەیبێ لە عێراقدا مانای چی دەگەێنێت؟ دووبارە ڕێزم بۆ جەنابتان. طبعاً پەیوەست بە بەشداریکردنی سیاسی کورد یان هەرێمی کوردستان لە پرۆسی سیاسی لە عێراقا بە تاکید دەما گرنگی زۆر تایبەتی هەیە. گرنگەکەی تەنها لەوە ناخوازێت یا لەو چوارچێوانیە کە چەند پۆست یا چەند پشکمانە بێ لێ، بەڵکو گرنگەکەی لەوەیە کە ئێمە بڕیار دەربین لە بەڕێوەبردنی وڵاتە لە دروستکردنی بڕیار. بۆ ئێمە گرنگەکە لەوەیە. ئێمە بەداخۆ تا ئێستا بەهۆی ئەو ململانە سیاسیی کە هەیە، بەهۆی سیاسەتی هەندێک لایەن لە ناو حکومەتانەیە، بەهۆی هەندێک مەشاکیلی سیاسی قورسی عێراق و دەستێوەردان تا ئێستا نەڕەخساو بۆ ئێمە کە بە پێی دەستور و بە پێی تەوافق پێگەو دەسەڵاتی خۆمان هەبێ. یعنی مەگەر چاوپشێنین بە هەندێک بابەتە بە سەریعی لە سلکی دیبلۆماسیە لە ڕێژەکەمان لە سایەک و دوو دەرناچێت، لە سلکی سەربازیە لە 4 و 5 و 6 دەرناچێت، لە پلە تایبەتەکانە زۆر کەمە لە 8 و 9 دەرناچێت. ئەمانە کە هێزی بڕیاردەرن، هێزی بەڕێوەبردننی عێراقن، هێزی دروستکردنی بڕیارن. بەڵام ئەمە توانیمانە بە پێگەی خۆمان ئەو هەرێمی کوردستان و بە پێگەی حزبە سیاسیە بەهێزەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی توانیمان ئەو قورسایەمان هەبێت لە ناو خودی سیاسەتی عێراقا کە بتوانین پێگەو دەسەڵاتی خۆمان هەبێەوە ئەو بڕیارە و ئەو هەنگاوانەی کە دژی بەرژەوەندی گەلی کوردستان بێ ڕێگری لێ بکەین ئەوەی کە پەیوەست بێ بە بەرژەوەندی گەلی کوردستان و عێراق و پێکەوە ژیان هەوڵ بێنەوەیان تێپەڕێن. بەڵام تا ئێساش ماوە بگەینەوە ئاستی کە بڵێن بەڵێ ئێمە تەواو بەشدارین لە دروستکردنی بڕیار لە عێراق. بەڵێ باس لەوە دەکرێت کە گرنگە کورد پشکێکی زۆری هەبێت لە بەشداریکردن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا، لە نێویاندا پارتی دیموکراتی کوردستان کە بە گرنگ دەزانرێت ڕێژەیەکی زۆر لەوێ بەشداری هەبێت. بۆچی پارتی دیموکراتی کوردستان جیا دەکرێتەوە بەوەی کە پێویستە لە بەغداد وجودێکی تایبەتی هەبێت؟ طبعاً شارەوانیە پارتی دیموکراتی کوردستان بەهێزترین حزبی سیاسیە، خاوەن فراوانترین جەماوەر و زۆرترین کورسی پەرلەمانی هەیە. بەتەکید ئەمە حزبێکی کاریگەرە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە. حزبێکە مێژوویەکی درێژخایانی هەیە، پەیوەندیەکی فراوانی دیبلۆماسی هەیە، خاوەنی ئەزموونێکی گەورەیە هەم لە شاخ هەم لە شار هەم لە دەوڵەتداری. بۆی بەتەکید بڕیار و سەنگی پارتی دیموکراتی کوردستان لە لای هەموو لایەنەکانی کە گرنگە. ئەمە بۆ خۆی واکە کە پارتی وەکو هێزێک گرنگە بەشداریکردنی لە حکوومەتەکانی عێراقا و گرنگە بوونی سەنگی پارتی لە ناو بڕیارەکانی عێراقا. وەکو وتم ئەمە تەنها بە کورسی پەرلەمانیش نییە، ئێمە خەباتی شاخ و کاریزمای جەنابی سەرۆک بارزانی و ڕێبازی مەلا مستەفای بارزانی و ئەوەی ساژی بینینەوەکانمان لە پارتی دیموکراتی کوردستان کە بە درێژایی ئەم چەند ساڵە توانیەوەنە ئیسپاتیکەن لە گۆڕەپانی سیاسی، لە گۆڕەپانی سەربازی، لە شەڕی دەژی داعش و تیرۆر و زۆر شتێکە کە ئێمە لە چوارچەوەی کە ئەرکی نیشتیمانی و نەتەوەی بۆ لەسەر شانمان توانیمانە خاک و نیشتیمان پارێزین و توانیمانە بەهێزی کوردستانیش پارێزین. لەگەڵەوەشە بەڕاستی ینی حزبێکی کاریگەر بوون لە پرۆسی سیاسی عێراقا. ئەسڵەن ئێمە گە توانین بڵێن پارتی یەکێک بۆ لە هەرە هێزە سەرەکیەکان کە عێراقی نوێ دروست کردەوە. بۆیە قورس و سەنگای پارتی لەو با بڵێن لەو چوارچێوەیەتەوە. بەڵێ یەکگرتن و یەکڕێزی لایەنە سیاسیەکان لە نێو پەرلەمانی عێراقدا تا چەند ئەو کاریگەریە دروست دەکات کە گەلی کوردستان بە مافەکانی بگات یاخود نزیکتر بێتەوە لێی. شعرێگەیە ئەڵێ کۆمەڵێ ڕێوی شێرشکێنن پۆلی چۆلەکە بازەرفێن، تەنها پەنجەیەک هیچی پێ ناکرێت کە برد کردی بە پێنج کێ بەرگێگرێ. ئەمە زۆر لە مێژە ئەم شتانەوەتراوە کە بە یەکریزی بە تەبایی بە بەهێزی ئەتوانی پێگە و سەنگی خۆت بەهێزتر بکەیت. ئێمە بە تاقیکردنەوەی ئەم چەندین ساڵەی لە
پرۆسی سیاسی لە عێراقا و تایبەتی وەکو شخصی خۆم ئەو ئەزمموی چەند ساڵم لە پەرلەمانی عێراقا بینیمان کە لە زۆر شتا حاڵەتە کە بڕیارێک هەبووە یاسایەک هەبووە شتێکە وسیانە تێپەڕیکەین کێمە بێکەوە یەک بڕیار بووین نەمانشتۆ تێپەڕ بێ ئەگەر تێپەڕی ژوو بێ کاریگەری نەبووە تێپەڕی ژوو بێ ئەو سەنگەی نەبووە مەسەلەن بڕیاری دەرکردنی هێزەکانی وڵاتان ئێمە ڕێزمان بۆ براشیعەکانمان لێکەوان قەراریانەوان سەربەخۆ لە قەرارەکانیانە بەڵام یەکبوونی ئێمە کە بەشداریمان نەکرد لە دانیشتنەوتمان ئێستا وەختی ئەوشتە نییە ئێستاش کاریگەری لە ناو شەقامی شیعی و لە ناو شەقامی عێراقی و سیاسی نەدەوڵەتیش هەیە چەند بڕیاریشکە هەبوو مەسەلەی بودجە کە ئێمە یەکدەنگ بووین هەوڵمانە بە یەک دەنگ بە یەک بڕیار هەموو کۆبوون لەسەر چەند بڕگەیەکی گرنگ توانیمان لەگەڵ براشیعەکان و سوونەکان و لایەنەکانی کە ئەوانە تێپەڕێنی کە بەرژۆندی هەردوو لاوێ نەک بەرژۆندی ئەوان بەسەرێمە بەڵام بەداخەوە شتی کەژەیە کە ئەمە لە بۆی فشاریە باگراوندی سیاسیەوە نەمانتوانێت لە خاڵێکا کۆبینەوە تێپەڕۆ بەسەرمانە و حسابیشەم بۆ نەکردین کاتەوانە بەجێ هێڵن بۆ خولەکانی توی خۆتان وڵای اینجا گەر ئێمە نتوانین سوود وەرگین لە تاقیکردنەوەکان بەڕاستی ئیتر خۆمان مەسئولی نەخۆمان باشە لە ساڵی 2023 خولەکانی پەرلەمان لە کاتی خۆیدا و لە کاتی یاسایی خۆیدا ئەنجام ئەدرا بەڵام لە ئێستادا هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام ئەدرێت ئەمەش مانەوەیە کە کێشایە تا چەند ئەو کێشانە تایبەتن بە کورد یاخۆت پشکێک بەر کورد ئەکەوێت لە پەرلەمانی عێراق بەستی کێشەی چی ئەو کێشانەی کە لە نێو پەرلەمانی عێراقدا هەیە یاخۆت ئەوەی کە وا دەکات هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت من سەراحەتێک بڵێم دێک دوو بەرنامە شاوتومە هەڵبژاردننی پێشوەخت نەداخوازی ئەمە بووە نەداخوازی سونەش بوو بەڕاستی بڵێن یعنی ئێمە ئەمانویست ئەم خولەی پەرلەمانی وەکو چۆن لە دەستورە هاتووە 4 ساڵ جارێک وەکو خۆی بڕوە لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت بەڵێ ئێمە لەگەڵ هەڵبژاردننی پێشوەخت نەبووین ئەوەی کە بڕیاردەری سەرەکی بۆ هەڵبژاردننی پێشوەخت بوو لایەنە شیعەکان بوون بەڕاستی لەبەرەی کێشە لە ناو ماڵی شیعە دروست بوو کێشە لە شەقام و جەماوەری شیعەیە دروست بوو وان کەوتنە ژێر فشارێکی زۆر قورسەوە بە تایبەتی بەهۆی سیاسەتی نەگونجاوی چەند حیزبێکی سەرەکی کە دەسەڵاتی عێراقیان گرت بۆ لەدەستوە ئەو خەڵکیان تووشی نەهامەتی بێ خزمەتگوزاری بێ دامەزراندن وڵاتێکی کاول چاک نەکردەوە بنیاد دەنانەوە ئەو مووسڵ تا ئێستا لە 2014 وێران کراوە 2007 پاکراوە تا ئێستا دیوارێک دروست نەکراوە ئەوە بەسرە تا ئێستا ئای خواردنەوە نییە شارەکانی کامی بێش و ڕاکە ڕاک خستە خانیان نییە ینی وای کردووە کە بۆ خەڵکە هەستێ کە قبولی نەکاوە ئەم کێشێ بۆوان دروست بوو دوو لایانی سەرەکی بڕیاران هەبوو لە ناو ماڵی شیعەشە کوتلەی فەتح و کوتلەی سەدرەکان و حتا تەنان یاسای هەڵبژاردننیش بەهۆی خواسی زۆرینی ئەوان بووە بۆ ئێمە نەمسەبب بووین لەوەی کە هۆکارەکە بین بۆی کە هەڵگیرسانی ئەو خۆپیشاندان و ئەو ناڕزاییە نەمسەبب ویژون بۆ بڕاردان لەسەر هەڵبژاردننی پێشوەخت و نە لەگەڵ یاساکە شاڵە سەرازی بووین تێبینمان زۆر لە سەری بەڵام ئێمە ڕێگر نەبووین لەبەرەوەی کە ئێمە ترسمان لە شەقامی خۆمان نییە بەڵێ ئێمەشکەمە کورتیە لارین کوردستان بەێ ساشتی زۆر ما بکرێ جنابی سەر بازانانی ئەو ڕۆژە زۆر بە جوانی باسی کرد کە ئێمە بەڵێ ئەزانین کە گەل ئێمە پێویستی لەوە زیاتر بۆ بکەین بەڵام بەدیلەکەەوە نیە تو هەموو شتێ بڕوخێنین بەدیلەکەوەیە چی خراپە چاکیکەین ئێمە ترسمان لە شەقامی خۆمان نیە و هەڵبژاردنێکی تەندروست ئەبرێ بڕێوە بەڵام بۆ مێژوە ببیڵێن ئەمە لەسەر داخوازی ئەمە نەبوو پێت وایە وەک ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبژاردننی پێشوەختی ئەم جارە دەبێتە هۆکارێک بۆ چارەسەری ئەو کێشانەی لە نێوان شیعەکاندا هەیە یاخود لە نێوان ئەو کەسانی ئەو قەرارەیانداوە نەوەڵام با بەڕاستی بڵێم ینی تۆزان زیران خەن تا ئێستا تقریبان لایەنەکان تا ڕادێکی زۆر سەنگی خۆیان نەزانێت هەڵبژارد نەکراوە ئەوە بۆ لەبەرەوەی کە ئەم یاسایە کە داڕێژراوە زۆری بە جلوبەرگی و بە قیافەی هەندێک لەو حیزبە سیاسیان داڕێژراوە و خەریتەی سیاسی و بازنانە بەو شێوە داراوە کە بگونجێ لەگەڵ داخوازی ئەو لایەنانە دوجار ئەوەی کە لە پەرلەمان دەری کرد و یاساکەی بەڕێ کرد ئەو لایەنە نەبوون بۆیە حیزبە سەرەکیەکان ئەمێنەوە باڵ لەناوان لە 5 بۆ 6 هەندێک خەڵکی سەربەخۆ بەشدار بن بەڵام بەڕاستی گۆڕانکاریی بنەڕەتی نبینی بەڵام ئەکرێ ئەو حیزبە سیاسیانە بە تایبەتی شیعەکان وانەیە گۆرگرن لەو خۆپیشاندانانە خۆیان چاکسازی لە سیاستی خۆیانە بکەن ئەوان بۆ هەیە کاریگەری باشی هەبێت ئەگەر بکرێتەوە پێت وایە کورد دەتوانێت سوود لەو شڵەژانەی نێو بەغداد وەربگرێت بۆ داهاتووی هەرێمی کوردستان
ئێمە بۆ هەرێمی کوردستان باش نییە شڵەژان لەناو عێراقا دروست بێت باش نییە دەسێوەردانی دەرەکی عێراق و ملانە سیاسی و ئاینی و تایفیەکان لەناو عێراقا گەورە بکە ئابووری عێراق بەرەو خراپی بڕۆ ئەمانەیەکی لە بەرژەوە دیێمەنێ بۆ ئێمە دایما فاکتەرێ بوون بۆی کە لایەنەکان پێکەوە بن ڕێبکەون ملانی سیاسی نامێنێ سەقامگیری تا ڕادێک دروست بێت و دەستێوەردان کەمتر بێ باری ئابووری چاک بکرێت ئێمە دایمە لەگەڵەوە بنچکۆ کاریگەری بە باش و خراپیش دەسەرێنێ ئێمە بە تەکید لە قۆناغی داهاتوە من دڵنیام لەوەی کە سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵیە بێ لە هەوڵدان بۆ دروستکردنی بەرەیەکی نیشتیمانی نەتەوەی کوردستانی زائیدەن ئەو لایەنانەی کە هاودەنگ بن لەگەڵ ئێمە بۆ بتوانین نەک تەنها شەڕ بۆ گەلی کوردستان بکەین کە ئەرکی سەرێکیمانە بەڵکو شەڕ بۆش بکەین کە عێراقی سەقامگیر بێت دوجار هەموو ئەم ناوچێژ بەرەو سەقامگیری بڕە دوجار گەشانەوەی ئابووری بێ تێکەڵاوی کۆمەڵایەتی بێ ملانی سیاسی کەمتر بێ تەنانەت کاریگەری لەسەر بابەتی ئەم نیژێ بۆیە ئێمە بۆ ئاراستەیە هەڵێن چۆن توانراوە هەولێر بە ئاراستەیەک بڕاکە ئێستا لە هەندێک ڕۆوە ڕووی ئابووری ڕووی سەقامگیری ڕووی ئەمنی ملانەی لەگەڵ بەغاشانەکە لە ئاست بەغاش بەرزترە کە ئێمە خوازیارین بەغاش بەقەر هەولێر باشتر بێ لەبەری پاختی تەختی عێراقا دڵنیا ئەمەمانەیە و تاقیێنەوە بۆ هەموو شارەکانی کە عێراقیش بێت. بەڵێ چەند کەیس هەیە لە بەغداد لەسەر مافەکانی گەلی کوردستان کە تا ئێستاش چارەسەر نەکرا و هەر بە هەڵبەسێراوی ماوەتەوە بە نمونە کێشەی بودجە مادەی 140 کێشەی پێشمەرگە ئایا ئێمە دەتوانین جارێکی تر نوێنەرانمان کاتێکە دەچنە پەرلەمانی عێراق چارەسەری ئەو کێشانە بکەن یاخۆت پشتیوانی تۆ تێبینی تۆ بۆ ئەوان چی دەبێت؟ با من ڕاست بیڵێم ینی ئەم بابەتانە لەناو پەرلەمانە هەموو یەکلا نابێتەوە ئەمانە بابەتی سیاسین لە ژوورە سیاسەکانە بڕیاری لەسەرێرێ کە لێوێ گراکرا و لەناو پەرلەمانیشە بڕیاری لەسەرێ بەڵام لە ژوورە سیاسەکان یەکلا نەکرێتەوە لە پەرلەمانە یەکلا نابێتەوە ئەمە بێ بزانین واقعەکەیە کە تەوژمێک هەیە لە ناو ماڵی شیعەیە تەوژمێکی هەمویانە کە دژی مافەکانی گەلی کوردستانن کە ئەم تەجروبەیان پێ باش نیە ئەسڵەن دژی سیستەمی فیدرالیش ئەمە کاریگەری هەیە لەسەر بڕیاردان لە نەماڵی شیعی کاریگەری هەیە لەسەر پەیوەندەکان وەکو خۆی تەندروست نەبێ کاریگەری هەیە لەسەر کە دەستور وەکو خۆی جێبەجێ نەکرێ کاریگەریش هەیە لەسەر و بابەتانی کە جەناب باسی کرد ئێمە بێ شتێک دایمە بیرمان لابێ بەهۆش خۆمانی بینەوە کەوێت تەرکیز ئێمە تەنها لەسەر بودجە و موچە نەبێ ئەمە بەشێکی بچووکە ئەسڵەن ئەمە مافێک ئەسڵەن نابێ مناقەشە لەسەرکرێ ئێمە نابێ بچین بۆ مفاوزات بۆ بابەتە چکەوە چۆن بەسرە بودجەی خۆی وەرەگرێ مووسڵ بودجەی خۆی وەرەگرێ ئەنبار و کەربەلا و حلە و دیوانی هەمووی وەرەگرێ ئەبێ سلێمانی هەولێر و دۆگیا هەرێمی کوردستانیش بودجەی خۆی وەرگرێ ئەمە مافێکە تۆ پشکی هەیە لە وڵاتەیە چۆن ئەرکێ لەسەر شانە و پشکیشی هەیە مافیش هەیە بۆ ئێمە نابێت چێتە مساوامی سیاسی بەداخەوە ئەمە بۆ بە کارتێکی سیاسی و هەموو ساڵێک بەکارێنێتەوە ئەجیناوی کە ئێستا شوێنی ململانی سیاسیەکە ئەبێشی لەسەرکەین شەڕ لەسەرکەین ناوچەکانی دەروی هەرێمی کوردستانە مادەی 140 مافی هێزی پێشمەرگەیە کە بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراقی کە تاسە دینارێکی بەسەرف نەکراوە و فیشێکی نێراوتێ ئەبێ شەڕ بۆ بکەین کە سەقامگیری لە بڕیارەکانە هەبێ تەوازون هەبێ بڕیاردان و دەوڵەتی عێراق پێکەوە بن بڕێەوە نەگەمێ وەکو شەراکەتمە پێکەنە بێ بە شەریبین لە بڕیارەکە جگەلەوە ئەوانەی کە باسم کرد بۆ جەناب لەسێکی دیبلۆماسی عسکەری لە هەموو ئەو مەنزومەیە کە عێراقە بە بەڕێوە ئەبێمە کاریگەری خۆمان لەناو ئەم دەوڵەت و بڕیاردان لە سیاسەتی وڵاتە هەبێ ئەمە بەڕاستی تا ئێستا گوخۆی نەبووە بۆیە بێ ئەمە هێڵی استراتیژیشکردنی ئەمە بێت بەڵام جاری کێژەڵەوە ئەمە لە ناو هەڵی پەرلەمانە بە تەنیاک لا نابێت. باشە بابەتێک هەیە لە سیاسەت و یاسادا پێدەوترێ عرف بۆ نمونە لە مادەی لە پشکی هەرێمی کوردستاندا 17 بودجەی هەرێمی کوردستان بوو بەشی هەرێمی کوردستان بوو بەڵام ئەم عرفە جێبەجێ نەکرا پێت وایە لە جێبەجێ نەکردنی ئەم بابەتەدا نوێنەرانی هەرێمی کوردستان لە بەغداد دەبێت چی بکەن هەنگاویان چی بێت مەسەلەی لە ساهەشدا بەڵێ طبعا ئەمە عرف نییە ئەمە کاتی خۆی کە بەڕێوە سیات عەلاوی پێش پێکەنانی حکومەت وەڵبژانەکە سەرۆکی با بڵێین دەسەڵاتی بڕیاردان و جێبەجێکار سڵتەی تەشریعی و تەنفیزی لای خۆی بیانی خۆی بڕیاری دەرەکرد خۆی قانونی دەرەکرد بە خۆشی جێبەجێ کرد ئەو دەسەڵاتی هەبوو لەو کاتەیە
پشکی هەرێمی کوردستان لەو دەمەیە دەستنیشان کرا لە سای هەژدا کاتەمە بڕیارێکی تەشریعیە لەبەر ئەو کاتە دەسەڵاتیەوەی هەبوو بۆ تەنفیزیشە جێبەجێش کرا. خاڵی دووهەم لەسەر بنەمای بەتاڵ نەبوو، لەسەر بنەمای پشکی هەرێمی کوردستان بوو لە یاسای نەوت بەرامبەر بە خۆراک ینی نەفت مقابل الغذاء لەوە ئەمم متحیدە نەتەوەیەکان تەقدیری ڕێژەی هەرێمی کوردستانیە دانیشتوانی هەرێمی کوردستانیان بەهەش دەکرد بۆ لەسەر ئەو بنەمایە کراوە. ئەمە دارا تا ئەو کاتەی سەرژمێری بکرێت دوایەوە ڕێژە تەندروستەکە بکرێت. ئێستا ئەمەی کە دانراوە 12.67 نە لەسەر بنەمای سەرژمێریە سەرژمێری نەکراوە و نە لەسەر بنەمای ئەو بڕیارە تەشریعەیە کەیراوە بڕیارێکی سیاسە دەرچۆ هیچی کرد. کەواتە بڕیارە تەندروستەکە نیە بۆ هەرێمی کوردستان. باشە لە عێراقدا با بڵین عێراقی نوێ لەسەر سێ بنەما چەسبە تەوافق و تەوازن و شەراکەت. ئەم سێ بنەمایە هەرسێکی جێبەجێ کراوە یاخود پێت وایە لە داهاتوە جێبەجێ دەکرێت؟ وڵی وەڵامیەوە هەر گفتوگۆکەی من و جەنابەت دەرهاویشتەیەوەیە کە نە تەوافق هەیە لە بڕیارەکان نە تەوازن هەیە لە پۆستەکان و نە شەراکەتیش هەبووە لە بەڕێوەبردنی وڵاتە. بەڕێژەیەک جیاوازی هەیە بەڵام ئەوە نییە کە دەستور و ڕێکەوتنە سیاسەکان و بنیادنانی عراقی نوێی لەسەر کراوە بۆی تا ئێستاژە بینی ینی لەسەر بجەیە کەوکو باسمان کرد منبانی سیاسی دنیا کرد. من نازانم بۆ داهاتوو بەرەوچوو ئەڕە بەڵامەوە زانم کە ئێمە هەم لە پارتی و هەم گەلی کوردستان ئەبێ کوڕ بین لەسەر جێبەجێکردنی دەستور وەکو خۆی هەیە نەگو کۆی هەندێک حیزبی سیاسی بە بۆچوونی سیاسی خۆی تەفسیرەکان. باشە تا ئێستاش ئێوە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن چ کەیسێک هەبووە تا ئێستا کە ئێوە زۆر نیگەران کات وابتان لێ بکە کە زۆر مکڕ بن لەسەری بۆ جێبەجێکردنی بەڵام تا ئێستا جێبەجێ نەکرابێت لە ماوەی ئەو خولەی کە تۆ لەوێ بوویت؟ پارەی جوتیاران لەگەڵ ئەو یاسای قەرزەی کە 2020 دەرچوو پشتی هەرێمی کوردستانە لێنێ ئەو دوو بەئازارترین شت. پێت وایە ئەو نوێنەری کە دەچێتە پەرلەمانی عێراق دەبێت خەمی خەڵک پێش هەموو شتێک بێ لە لای؟ بەتەکی تۆ نوێنەری خەڵکی نوێنەری ئەو دەنگدەرانەی کاڕۆیت ینی تۆ ناچی بۆ تیجارەت تۆ هەرشێکی لەسەر شانە لە چوارچێوەی ئەو دەستورە و مادەی 16 دەستوری عێراق کە دەسەڵاتەکانی ئەنجومەنی نوێنەرانی تایە پێویستە پەرلەمانتاریش لێ بوێر بێ قسەزان بێ بەتوانا بێ متابع بێ و چالاکیش بێ. کاندیدانی پارتی دیموکراتی کوردستانی ئەم جارە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا چەند ئەو خاڵانەیان تایە کە تۆ باست کرد؟ تەبەن بە جیاوازی ڕێژەیی لە نێوان کاندیدەکان و بە با بڵین تەقدیرکردن بۆ ئەوی کە بازنەکان لە هەندێک شوێن فەرزی کردووە کە ئێمە بە شێوەیەک کاندیدێک دابنین بەڵام هەمویان جێ متمانی پارتی دیموکراتی کوردستانن و ئینشەڵا جێ متمانی جەماڕەکەشێت. پێت وایە کاندیدانەی کە پارتی دیموکراتی کوردستان هەڵیان دەبژێرێت بۆی کە بچنە پەرلەمانی عێراق بە تەواتی بە فلتەرێکدا ڕۆشتون کە پشتیان پێدەبەستێت؟ ئەگەر وانە بێ مانای ئێمە پارتی نییە. قسەی تۆ چییە؟ دواوتی تۆ بۆ ئەو نوێنەرانەی کە لە کوردستانەوە بەرەو بەغدا هەنگاو دەنێن کە لەسەر مافی چارەی گەلی کوردستان سازش نەکەن؟ طبعا ئەوانە ئەوە ڤاڵانە ئێمە کە ئێستا کاندیدن کە من هیواخوازم هەمویان دەربچن بەڵام ئەمە پرۆسی هەڵبژاردنە ینی کەس ناچێت هەڵبژاردنەوە بە گەرنتیوی دەربچێت. داخوازیەک مەیە کە خۆیان لە حیزب ماندووتر بن بۆی کە دەنگ کۆکنەوە شکەوان ئێستا وەکو کاتیکە نییە ململانی با بڵێن کاندیدان لەناو خۆمانە نییە لە هەر شێوەیەک و بازنەیەک بە پێی دەنگەکانی ئێمە و قورسایی ئەمە کاندیددانراوە بۆیە حزب ئەم دەرفەتەی خسۆتە بەردەم کاندیدەکان پێویستە کاندیدەکانیش ئەرک و ماندووبوونێکی باشتر بۆ جەماوەری حزب و بۆ حزبیش پیشان بە کە لە جێوە متمانەیەن ئەوەی دەریش نەچێت تامان کۆتایی دنیا نیە هەنگاوی دوایەوە کە ئینشەڵا دەرچوونە و کاندیدانە ئەبیان لە خەیاڵ بێ کە لە قۆناغێکی ئەستیارە بە پرسیارێکی ئەستیاریان هەیە بۆ کاتێکی دیاریکراوە لەو کاتە دیاریکراوەیە توانی سپاتی کە تۆ کەسێکی بە وەفای بۆ خاک و نیشتمان و حزبەکە دیانە. زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ گفتوگەکانت سپاس بۆم دەفرێتە. ئازیزانی من تا پرۆگرامێکی تر شاد بن.